ئەو کەسەی ئەمریکا لە ئاسمان بە دوایدا دەگەڕا لەسەر خاک و لەناو هەولێر شاردرابوویەوە. ئەمریکا 20 ساڵە ئاسمان و ڕێسمان بە دوایدا دەگەڕێت. یەکێک بووە لە جاواکراوانی ئەمریکا و ناوەکەی لەسەر کچی دینار بوو. كل عمل سيء يقوم به أحد رجال الشرطة. دەستی هەبوو لە ئەنفالی کورد و بارزانیەکان و کیمیا بارانی هەڵەبجە. خەمێل میگرانی خەمێل چما بۆ برانەمانە بەرێ خۆ بدەمێ. بەڵام دوجار دەرکەوت لە ژێر سای دەسەڵاتی پارتیدا جاڵدە دراوە. زۆریش لەو پیادانەی کە کاتی خۆی پیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێر. لە کاتێکدا جیهان و ناوەندە هەواڵگریەکانی ئەمریکا بە ماوەی زیاتر لە 20 ساڵ بە دوای سندوقی ڕەشی نهێنیەکانی ڕژێمی پێشووی عێراقدا دەگەڕان. هەواڵی کۆچی دوایی تاهیر جەلیل حەبوش لە شاری هەولێر وە گومەلەرزەیەکی سیاسی و ئەخلاقی شەقامی کوردی و ناوەندان نێودەوڵەتیەکانی هەژاند. حەبوش کە دوایین سەرۆکی دەستگای هەواڵگری ڕژێمی سەددام بوو لە 2 نیسانی 2026 بە جەڵدەی دڵ لە نەخۆشخانەیەکی شاری هەولێر مرد. ئەمەش پەردەی لەسەر یەکێک لە گەورەترین فەزیحە سیاسیەکان لادا کە تیایدا دەرکەوت جەلادەکەی ئەنفال لەژێر سێبەری پارتیدا داڵدە دراوە. چیرۆکەکە کاتێک بووە باسی گەرمی میدیاکان کە سالم جومەیلی ئەفسەری پێشووی هەواڵگری باس بەو پەڕی ڕاشکاویەوە ڕایگەیاند کە حەبوش لە هەولێر مردووە و پرسەکەشی لە مزگەوتی جەلیل خەیات بەڕێواچێت. ئەم ڕاگەیاندنا وەک سوکایەتیەک با خوێنی شەهیدان مندراو شەپۆلێکی توندی ناڕەزایەتی کە سوکاری ئەنفال کراوانی لێکەوتەوە. لەژێر فشاری ئەم تووڕەیە گشتێدا جومەیلی ناچار بوو ڕێی بگەێنێت کە پرسەکە بەهۆی بارودۆخەکەوە هەڵوەشاوەتەوە. پاش ئەویش ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیاند کە پرسەی ئەو بەرپرسە لە هەولێر بەڕێوە نەچووە و بەڕێوەش ناچێت. ئەمەش سەلماندی کە تەنها ترس لە کاردانەوەی خەڵک بووە تا ڕێگەیت لە بەردەم پرسەکە. حەبوش کێ بوو؟ تاهیر جەلیل حەبوش تەنها بەرپرسێکی ئاسایی نەبوو. ئەو پیاوە بوو کە لە لیستی جاواکراوە هەرە گرنگەکانی ئەمریکادا بووە و وێنەکەی لەسەر کارتی کچی دینار بوو. خەڵاتی 1 ملیۆن دۆلار بۆ دەستگیرکردنی دیاریکرا بوو. حەبوش ڕۆڵی سەرەکی هەبوو لە پرۆسەی ئەنفالی بارزانیەکان لە ساڵی 1983 و ئەنفالی گشتی لە 1988 و کیمیا بارانی هەڵەبجەش. هەروەها سەرپەرشتیاری سەرکوتی خوێناوی ڕاپەڕینی 1991 بوو. کارەساتەکە لەوەدایە کە حەبوش تا کۆسا هەناسەی لە یاداشتەکانیدا جەختی دەکردەوە کە ئەنفال پرۆسەیەکی ڕاست و یاسایی بووە. بۆیە پاشەم فەزیحەیە دروشمی بنەماڵی بارزانی و پارتی لە ساڵیادی ئەم کارەساتە نەتەوەییاندا چی دەبێت؟ لە کاتێکدا بەرپرسی یەکەمی کارەساتەکان لە ژێر سێبەری خۆیاندا کۆچی دوایی کرد. پامێک بە واشنتن ئەوەی ئێستا بۆتە پرسیاری سەرەکی ئەوەیە کە چۆن دەبێت پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵەی بارزانی کە خۆیان بە خاوەنی کەیسی ئەنفال و بارزانیەکان ئەزانن گەورەترین دوژمنی نەتەوەکەیان و کەسێکی داواکراوی نێودەوڵەتیان لە شاری هەولێردا جاڵدەدابێت. ئەمە پەیامێکی پڕ لە گومانە بۆ ئەمریکا لە کاتێکدا واشنتن وەکو هاوپەیمانێکی استراتیژی سێری هەولێرەکات. دەرکەوتنی حەبوش لەو شارەدا دەیسەلمێنێت کە پەیوەندیە ژێربەژێرەکانی پارتی لەگەڵ پاشماوەکانی بەعز لە سەروی هەموو پرەنسیپەکانەوەیە. ئەم کارە متمانەی نێوان کورد و ئەمریکا دەخاتە ژێر پرسیارێکی گەورەوە، چونکە داڵدەدانی کەسێک کە ئەمریکا 20 ساڵە بە دوایدا دەگەڕێت نیشانەی ئەوەیە کە هەولێر بۆتە پەناگەیەکی نادیار بۆ کەسانەی دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا و مافەکانی مرۆڤ کار دەکەن. سیندرۆمی ستۆکهۆلم. ئەم هەڵوێستەی پارتی تەنها خیانەت نییە لە خوێنی 8,000 بارزانی و
182,000 ئەنفال کراو. بەڵکو مەترسیەکی گەورەیە بۆ سەر داهاتووی سیاسی هەرێم. کارەکە نیشانی جۆرێک لە سیندرۆمی ستۆکهۆلمی سیاسیە کە تێدا سەرکردایەتی پارتی پەنادەجاتە جەلادەکەی خۆی. ئەم هەنگاوە لە ڕووی نێودەوڵەتیەوە کورد وەک هاوبەش لە چاوان یان دەڵدەدەری چاوانبارانی جەنگ دەناسێنێت، کامەش لە داهاتوودا دەبێتە هۆی لاوەزبوونی پشگیریەکانی ئەمریکا بۆ کورد و زیانی بۆ هەموو کورد هەیە. تایر حەبوش مرد. بەڵام ئەو ڕاستیە چاڵی جێهێشت کە جەلادەکان نەک لە بیابان بەڵکو لە ناو جەرگەی هەولێرجا بوون.